لە ماوەی 20 ڕۆژی ڕابردوودا لە ڕێکەوتی 20 دەی 2023 تاوەکو 9 11 2023 لە 17 ساڵێکی سەرکەوتوودا کە لەلایەن بەڕێوەبەراتیەکەمان و هەر سێ بنکەی دوهۆک و سۆران و حاجیۆمەرانی سەر بە بەڕێوەبەراتیەکەمان توانرا 49 گەورە بازرگان و فرۆشیاری مادەی هۆشبەر دەستگیر بکەین. بڕی ئەو مادانەی لەم چاڵاکیانەدا دەستی بەسەرداگیراوە بریتین لە 8 کیلۆ 129 گرام مادەی هۆشبەر لە زۆری تریاک و هەروەها 2 کیلۆگرام مادەی هۆشبەر لە زۆری هێروین و هەروەها 1 کیلۆ 681 گرام مادەی هۆشبەر لە زۆری کریستاڵ و بڕێکی تری مادەی هۆشبەر لە زۆری حەشیش و جامایکا. هەروەها بڕی 229 کیلۆ 500 گرام لە حەبی هۆشبەر لە زۆری کەپتاگۆن و نزیکەی 1000 دەنکە حەب لە زۆرەکانی ترامادۆڵ و میتادۆن و تریفین. ژمارەیەک لەم دەستگیرکراوانە کەسانی گەورە بازرگانن و ئەندامی سێ تۆڕی گەورەی بازرگانی نێودەوڵەتین بەهۆی دەستگیرکردنیانەوە تۆڕەکانیان هەڵوەشاونەتەوە. لە یەکێک لەم ساڵێکیانەی سەرەوە دوای هەماهەنگی لە نێوان بەڕێوەبەراتیەکەمان و بەڕێوەبەراتی گشتی مادە هۆشبەرەکانی حکوومەتی عێراقی فیدراڵ دوای ئاڵوگۆڕی زانیاری لە نێوانماندا ئەنجام درراوە کە تیایدا بڕی 160 کیلۆگرام حەبی هۆشبەر لە زۆری کەپتاگۆن دەستی بەسەردا گیراوە.